33 ساڵ بەر لە ئەمڕۆ ڕژێمی بەعسی دیکتاتۆری عێراقی لە ساڵی 1974 بە چەکی قەدەغەکراوی ئەو کات بە ناپاڵم پردی ناحیەی گەڵاڵەی لە دەڤەری باڵەکایەتی بەردومان کرد و بەو هۆیەوە 100 هاوڵاتی شەهید و 30 تریش بریندار بوون. ئەمڕۆژ هەر بەو بۆنەوە مەراسیمێک لەسەر پردی گەڵاڵە ڕێکخرا. طبعا ئەمڕۆ ئێمە وەکو بەرەبەرایەتی کاروباری شەهیدان و فالگراوەکانی سۆران یادی 33 ساڵەی بردومانکردنی پردی گەڵاڵەمان کردەوە. لە 26 نیسانی ساڵی 1974 پردی گەڵاڵێ بردومان کرا لەلایەن ڕژێمی بەعز، زیاتر لە 100 شەهید و قوربانی لێکەوتەوە. برینداران و کەسوکاری شەهیدانی پردی گەڵاڵە لە یادی ئەو کارەساتە دەڵێن ساڵانە تەنها مەراسیم بۆ ئەو یادە بەڕێوە دەچێت و تا ئێستا کەسوکاری شەهیدان و برینداران قەرەبوو نەکراونەتەوە. ئەمن وەکی بریندارێکیەوە تقریبان ئەو سەفەری چارمین جارە بێم دوای 33 ساڵ هەتا ئێستا نە ئەو بریندارانە نە ئەو شەهیدان هیچەند لێ نەکرایە. داواکارن ئینشاڵڵا ئەو شەهیدانە ئەو بریندارانە شەچەند لۆ بکرێ. بەڵام کارەساتی پردی گەڵاڵێ لەبەرەوەی وای لێدا بە ناپاڵمی لە هەنگی بەردەکەیدا لەبەرەوەی نەتەزانی ئەوە جەنازەی منداڵە، ئەوەی ژنە، ئەوەی پیاوە، ئەی گەورەی کچکەیە ئەنواع نەفەری لەبن ئەو خەڵکی لەبن ئەو بەردەیدا بوو. جا کارەساتی گەڵاڵی کارەساتی زۆر گەڕوو، بەڵام کارەساتی گەورەتر لە باڵەکایەتی ڕوودایە. ئەنی ماڵ هەبووە 8 نەفەری لە یەکرا بە یەک قوبە. وەڵڵاهی باڵەکانێکی بە ئەگە بەخۆیان ئەڵێن ئەو بەرپرسانە و تێگەی ئەڵێن باڵەکاتی لای شۆڕش بە، بەڵام لەژێر ئەو لانکە شۆڕش وەکو پێی زۆری نەکراوە. تێگەیشتی هیوادارین حکوومەتی هەرێم، هیوادارین حیزبەکان لە سایە سەری خوێنی ئەو شەهیدانەیە ئەو ڕگەینە ئەو مەرتەبەی و ئەو پلۆپایی بەنسبەت شەهیدانی باڵەکایەتی بە حەقی هەموو شۆڕژەکان لێرانە خەباتیان هەبووە، خەباتێکی زۆر بێوچانیشانە بووە. باڵەکایەتی لە هەموو ڕێکە لە هەموو گوندەکان و شارودەیەکان یارمەتی پێشمەرگیان داوە بە گسکە و بە گەورە. ئەوەی کە بکرێ ئێستانەکە بەنسبەت شەهیدان بە مەراسیم وابزانام تەواو نابێتن، ئەوەی بۆیان بکەن هێشتا هەرکەمە تەسعێکی زۆریان داوە. ئەگە بڵێ بە مەراسیم خوێنی شەهیدان جێبەجێکردن بە خودای تەواو نابێت، بەڵام بە هەمومان ئامادەین خۆ ببەخشین بەرامبەر بە کوردستان. ناوچەی باڵەکایەتی خاوەنی قوربانیدانێکی زۆر بووە لە شۆڕشەکانی کووردا و لەو پێناوەدا جگە لە ماڵوێران بوون و ئاوارەبوون سەدان شەهید و برینداریان داوە و خەڵکی باڵەکایەتی وەک خۆیان دەڵێن بەرپرسان زۆر جار بە خۆیان دەڵێن قەرزاری باڵەکایەتین، کەچی تەنها قسەیە و هیچ بەڵێنێک بۆ دانیشتوانی باڵەکایەتی نابەنە سەر. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی گەڵاڵە، قەزای چۆمان.